بنران ایدیا و همو یا ساورسانه کل هرما کردستان هات که درکرن آزادی اولی هیا آزادی نتوی هیا یا بگمان زمان وانی هیا همو پیکت هرما کردستان و کف بگمان مافنوان هیا بجداریان هیا ل شوازی اداره کردن ولاتی ما دا گلو فراشت نپیش بوی آوایی چوا پیوسته خواندن مو بتکرن رئیس شیخ ابراهیم برزنجی ادیکار پیشکن رگشتی وزارت اوقاف لسلیمانی گلمه جناب شیخ ام کاتو باش البته که من له قصه کی محمد خلیل دست پی بکم که پارلمانتری کی ازدیه ل پارلمان عراق داله ناکری کسی پیگی کی کمالاتی به کسی کی اتحادی به که هر پیگی کی به قصه کی دمی در بچه چه ابا انقصج بکره ام قصه لسر همو پیک هاته کی که دکرید بصدان هزار کذب به میلیونان کذب پولین بکره ایدی هر شی کی تون بکره تسر سرنجی تو لسر او قصه بناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو لە بەڕێزت لە سەرجەم کارمەندانتان سڵاو لە بینەرانی کەناڵەکەتان قسەکەی کاک مەحمەد ڕاستە ئەو قسانەی کە لە تاکێکەوە دەرەچێ زۆر جیاوازترە لە دەستگایەکی ئاینیەوە یا لە کەسێکی ئاینیەوە یا لە جفاتێکی ڕوحانیەوە یا لە بابەتێک لەو بابەتانەوە کە بە فەرمی دەربچێت دژایەتی ئاینێکی تر بکە ئێمە لە کوردستانە داڵدەی پەرستنی خوای گەورە بۆ نزیکەی 8 ئاین لە کوردستانە هەن هەمویان بە ئاسوودە هەمویان بە شێوازێکی زۆر تەندروستیانە پەرستنی خۆیان ئەنجامەدەن بۆیە ئەو بابەتەی کە ڕوویدا لە کوردستانە بەداخەوە دەڵێم جارێگە لێکدانەوەیکی بۆ بکەینەوە لە تاکێکەوە دەرچووە ئەو تاکە تەمسیلی ئەو ئاینە ناکە دووەمیان لە جڤاتی ڕوحانیەوە دەرنەچووە کەوا گەورەترین و باڵاترین دەسەڵاتە لەو ئاینە و لە کەسێکی ئاینی ئەو ئاینەوە دەرنەچووە کە حسێب بکرێ لە سەریان ڕەنگە لە مسلمانانیشەوە جاری وا هەیە قسەیەک دەربچێ یا ڕفتارێک لە کەسێکەوە دەربچێ لەسەر مسلمانان هەموو حسێب نەکرێ وەکو داعش و ئەو خوشکوبراکانی کە گروپە توندڕەوەکانن ئەو تەسەڕف و ئەو ڕفتارانی کەواکردیان هەموو عولەمای ئیسلام خۆیانیان لێ بەبەری کرد بۆ نمونە داعش 50 ئاەتی قورئانی پیرۆزی تەحریف کرد هەر بە تەحریفکردن بۆ مەرامی خۆی تەفسیری کرد و هەزاران فەرمودەی پێغەمبەری خوا و دەقی زانایانی ئیسلامی لە مێژووەوە هێنایەوە بۆ خۆی جێبەجێی کرد بە شێوازێکی زۆر ناپەسەند و خراپ نابێت لەسەر مسلمانان حساب بکرێ کە ئێمە مسلمان وەکو میلەتی کورد 1500 شەهیدماندا لە سەنگەرەکانی شەڕە زیاتر لە 10,000 زامدار و بریندارمان هەیە لە پێناوی مرۆڤایەتی دیفاعکردن لە ئاینەکانی تر لە مسلمانە لە یەزیدیە لە مەسیحیە لەوانی کە لە کوردستانە دەژیان بۆیە لەگەڵ قسەکەی کاک مەحمام بەڕاستی بە هیچ شێوەیەک گفتار و وتاری تاکێکی کەس نابێت لەگەڵ هەموو تاکەکانی ئەو ئاینە یا ئەو میلەتە یا ئەو شوێنەی کە لێوە دەرئەچێ نابێ هجومی بەرامبەر دەست پێ بکە نابێت ڕقوچینە بڵاو بکرێتەوە دەبێت ئەو دەستگا فەرمیانی کەەوە ئیزنیان پێدراوە کە ئەو بابەتە چارەسەر بکەن ئەوان بێنە سەرخەت و هاتنیشە سەرخەت توانرا دەستگا فەرمی یەکەمی حکوومەت کە وزارەتی ئەوقافە و لەگەڵ دەستگایەکی ناحکومی کەوا نوێنەری سەرجەم مامۆستایانی ئاینی و پیاوانی شێخانی تەریقەت و پیاوانی ئاینی ئیسلامی پیرۆز کە یەکێتی زانایانی ئیسلامیە هەردووکیان بەیاننامەیان دەرکرد سکاڵات تۆمار کراوە دانیشتن کرا ئەوە ڕێگە تەندروستەکەی ئەگەر کەسێک هەڵەی کردە سەر کەسێکی تر لەگەڵ ئاینێکی ترە ئاوها وەڵام بدرێتەوە ولی جناب شیخ البته بابا شیخیش یزدیان تیدا بەشدار بۆ خۆ دەزانێ بە تایبەتیەوە بەیاننامەیەکێتی زانایانی ئاینی ئیسلام کەواتە جەنابی شێخ بابەتێکی تر هەیە هەڵبەتە ئێوەی مامۆستای ئاینی زۆرترین ڕێز و کاریگەریان هەیە لەسەر کۆمەلگای ئێمە خۆت دەزانی هەموو هەفتەیە بە میلیۆنان خەڵکی لە هەرێمی کوردستان ڕوو لە مزگەوتەکان دەکەن بۆ ئەوەی گوێ لە مامۆستای ئاینی بکرێت لە ڕێبڵنگەکانیشەوە خەڵک لە ماڵەکان گوێیان لێ دەگرێت هەندێک مامۆستای ئاینی هەیە هەندێک ئەو شتانێک کە ڕوو دەدەن یەکسەر مۆبایلەکەی دەگرێت و زۆر پەیامێکی تون ئاراستەی بەرامبەرەکەیەکە کە بۆ نمونە ئەو قسەی لە دەمی ئەو کەسی ئێزیدی دەرچووە ئەندی پێویستە لەم سەروبەندەدا مامۆستای بەڕێزی ئاینی چاڵویستیەکان هەبێ بۆ تادیایکردنی ڕەوشەکە بۆ چارەسەرکردنی ڕەوشەکە وەکو توتی زۆر ڕێکار هەیە بەڵێ ئێمە وەکو وەزارەتی ئەوقاف و بە هەمانگی لەگەڵ برایانمان لەگەڵ یەکێتی زانایان هەردەم کاتێک کە خولێک بۆ مامۆستای ئاینی دەکرێتەوە یاخود پەیامیان بۆ دەنێرین کە مەواقفی مامۆستایانی ئاینی جێی ڕێز و تەقدیرە دائیمەن ئەوەمان پێیان ڕاگەیاندووە کە کاری ئێوە نییە وەڵامدانەوەی هەر کەسێک کە هەڵەیە بکە لە هەر شوێنێکا بێ یا هەر ناوێکی هەبێ
ئەوە ئیش و کاری وەزارەتی ئەوقاف و یەکێتی زانایانە لە دادگاکان لە ڕاگەیاندن لە شوێنەکانی ترا کە وجودیان هەبێ. بۆیە ئەو بابەتی کە لە کوردستانە ڕوویدا و ڕوش دەداتەوە. بۆ نمونە من لەگەڵ جەناب تا ئێستا قسە دەکەم، حەمید الهایس کەسایەتیەکی سوننەی عێراقە، شەو بەرنامەیەکی ڕاستەوخۆی هەبوو بێئەدەبیەکی کرد بەرامبەر حەزرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئێستا دیوانی وەقفی سوننی سەرجەم مامۆستایانی ئاینی دەڤەری خۆی کۆ کردوێتەوە و ڕاوەستانی ناڕەزایی دژ بەو کەسایەتیە دەردەبڕن لە ڕێی وەقفی سونیەوە. یعنی ئیشەکان کۆتایی نایە. ئێمە باجی هەنگاوە باشەکانی پێکەوەژیان لە کوردستانە ئەوەیە. ڕەنگە جاری وا هەیە کەسانی قسە بکەن، ڕەنگە جاری وا هەیە بابەتێک ڕووبدا، ئەوە معنای ئەوە نییە کەوا پێکەوەژیانەکەمان تێک بدەین بە قسەی کەسێک. نەخێر، هەنگاوەکانی پێکەوەژیان لە هەرێمی کوردستان زۆر لە وڵاتانی تر چوەتە پێش. لەبەرەوەی لەبیرمان نەچێت کابینەی بەڕێز کاک مەسرور بارزانی کاتێکە لە پەرلەمانە بەرنامەی خۆی خوێندەوە 3 جار زیاتر بایەخی بە پتەوکردن و بڵاوبوونەوەی بنەماکانی پێکەوەژیانی هێمنانە و سلمیانەی لە هەرێمی کوردستاندا. بۆی شەهر وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لە 18 حوزەیرانی ساڵی 2023 کۆنفرانسێکمان بەس بە بۆنی ڕۆژی یادکردنەوەی ڕۆژی خیتابی کەراهیە لەوێ بەڵێننامەیەک بڵاو کرایەوە و سەرجەم قونسوڵخانەکانی هەرێمی کوردستان وێنەیان بۆ چووە لە چەند خاڵێک پێک دێ کە نابێت هیچ تاکێک لە ئاینێکەوە بۆ ئاینێکی تر هێرش بکاتە سەر کەسێک یاخود قسەیەکی خراپ بە پەیڕەوانی ئاینێکی تر بکە و هەموو نوێنەری برایانی ئاینەکانی تر لە مەسیحی و لە یەزیدی و لە جووەکان لە زەردەشتیەکان لە هەموو ئەو ئاینانی کەوا لە ژمارە 5 ساڵی 2015 کە لە بەڕێوەبەرایەتی گشتی ئێزیدیەکان و برایانی مەسیحی لە وەزارەتی ئەوقاف هەن و نوێنەری حەود ئاینیش لە بەڕێوەبەرایەتی پێکەوەژیان لە هەرێمی لە وەزارەتی ئەوقافە نوێنەریان هەیە، هەمویان ئامادە بوون. ئەو بەڵێننامەیە بەڵێننامەیەکی زۆر گرنگە ئەگەر بێت و هەنگاوی زیاتری بۆ بنرێ، چونکە لە ڕۆژێکی گرنگە ڕوویدا کە هەرێمی کوردستان بەو بەڵێننامەیە دەتوانێت پێویستی بە یاساژ نەبێ بۆ ئەوەی کەوا کەسێک نەتوانێت گوتاری ڕق و چینە بەرامبەر بەلایەنەکانی تر باس بکە. من ئەمێ شتێک باس بکەم لە ڕێی کەناڵەکەتانە. دیاردەی قسەکردن بە یەکتر یاخود بە ئەو شتانەی کەوا پیرۆزن لای ئاینەکانتر، ئێمە وەکو مسلمان لە سەردەمی پێغەمبەرەوە ڕوویداوە عەلەیهی سەڵات وەسەلام. بەڵام خوای گەورە خۆی فەرموویەتی ئینا کەفەیناکە المستهزئین والله یعصیمک من الناس. یعنی خوای گەورە خۆی بەڵێنی داوەکەوە بەرگریکردن لە پێغەمبەرەکەی، لە دینەکەی، لە قورئانەکەی، هەر بەرگریکردنەکە لە لای خۆیەتی و بۆشە ئەو دینە ماوەتەوە. بۆیە من پەیامم ئەوەیە مامۆستایانی ئاینی بەڕێز، هاونیشتیمانیانی بەڕێز، ئەو کەسانی کەوا هەر کاتێک لە هەر شوێنێکا بێ بینیمان لە ئەوروپا قورئان سوتێنرا، بینیمان ئەو ساڵە هەجمەیەکی زۆر خراپ بە ڕسمی کاریکاتێری دژ بە پێغەمبەرمان کرا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەو بابەتانە لەسەر ئاستی دەربڕینی ناخۆشی زۆر شتێکی سروشتیە، بەڵام هجوومکردنە سەر هەموو ئەو پەیڕەوی ئەو ئاینە ئەوە هەمویان ڕەئیان وانە. ببینیمان باباشێخ خاتر یەکێتی زانایان بە ئامادەبوونی بەڕێز وەرزیری ئەوقاف و بەڕێز سەرۆکی یەکێتی زانایان و زانایانی ئیسلام و بەڕێزان لە جڤاتی ڕۆحانی یەزیدیان و باباشێخش کە ئامادەبوو لە دوانشیدا، ئەوە نیشانەی ئەوەیەکەوە ئەو ئاینە ئەو قسانی پێ قبول نییە. پاشان ئەو کەسێک کە ئەو قسەی کردووە چەند لێدوانێکی تری داوەتەوە لە دوای ئەوە پێویستە گوێ لەویش بگیرێتەوە بزانین مەقسەدی چی بۆ کاتێکەوە جنابی شێخ خۆت دەزانی گەیشتووە ئێمە تێی دەگەێنین. بەڵێکاڵێن کل بەنی خەتا خەیر و خەتا تەوابین. ئیدی هەڵەیە کرد خۆی وتیەوە هەڵای بووتەوە ڕۆی جنابەت بەرپرسێکیشی لە وەزارەتی ئەوقاف. وەزارەتی ئەوقاف هەموو لایەنەکان هەموو پێکهاتە ئاینەکان لە کوردستانە تێدا بەشدارن. تو باسی بەڵێننامەیەکت کرد کەواتە تاشان گرنگە ئەو کەسانەی لە وەزارەتی ئەوقاف تعبیر لە دینی خۆیان دەکەن ئەو بەڵێننامانە پڵێن بکەن لەسەر کۆمەلگای خۆیان، زیاتر تەوعیەی خەڵک بکرێت، زیاتر باسی ئەو هەموو شتانە بکرێت کە جەنابەت ئێستا لێرەوتی. هیوادارم کە کاریگەری باسی شەبێ کە خەڵک چون تێبگە تەعامل لەگەل یەکتر بکە، لەگەل مقەدسەکانی یەکتر بکە، باسی یاسا و ڕێساکانیش بکرێت، باسی بەڵێننامەکەش بکرێت. بەڵێ لە ڕاستی من ئەوە ویستم جەنابەت فەرمودەیەک تێنایەوە. ئێمە ئەگەر ئەو بەڕێزە ئەو قسەی بە مسلمانان وتووە ئێمە تێی دەگەینین، دەڵێن کاکە داعش تەمسیلی ئێمە ناکە، قاعیدە ئەنسار الئیسلام کاکە ئێمە مزگەوتەکانمانیان تەقانوەتەوە، ئێمە زیاتر لە
لە کردەوەکانی داعش و قاعیدە قبری پیاوچاکان و ئەهلی تەسەووفیان لە منتیقەی لای هەورامان لەناو گۆڕ دەرهێنا. ئێمە بە هیچ شێوازێک ڕفتاری ئەوانەمان قبول نییە. لەگەڵ ئەوەیشدا ئەوان نەفەرقی بینی مسلمانیان کرد، نەفەرقی بینی یەزیدیان کرد. ئەگەر لە بیرتان بێ کابرایکی ئوردنی مسلمان کە سایق تەیارە بوو سوستانیان. ئەگەر لە بیرتان بێ ئەحداسەکان بهێنمەوە یادتان پێشمەرگەی قارەمانی ئێمەوە کاک و جام شەید و جام وەکو برادرانی تر ئەوانە سەر بڕان لە بەرەوەی مسلمان و کورد بوون. یعنی کەسانی تر زۆر زەرمەندتر بوون. خوشکبرایانی ئێزەدیمان ئێمە زۆر هاوسۆزین لەگەڵیانە و ئێمە زۆر ناڕەحەتین کە ئەو کار و بارودۆخە بەسەر ئەوانە هاتووە. یعنی ئێمە دەرگای مزگەوتەکان، دەرگای قوتابخانەکان، هاوکاری ئەوەی کە پێمان کراوە وەکو وەزارەت و وەکو زانایانی ئاینی لە کوردستانە قەت درێغیمان نەکردووە. ئەنابێ قسەی کەسێکیش ببێتە کاریگەر لەسەرمان کە بڵێن ئیتر لەمە دواوا نابین. ئەوە پێکەوە ژیان نییە. پێکەوە ژیان ئەوەیە ئەبێ لە هەڵەکانی یەکتر خۆش بین. پێکەوە ژیان معنای ئەوەیە ئەگەر بێت و هەڵەیشی کرد داوای لێبوردنی کرد لاوای لێبوردنەکەی لێ قبول کەم. خۆ ئێمە زۆر جار مسلمان لە ناویەکان ناکۆچین. بەڵام کاتێک کە دەگەینە سەر ڕێگایە کە نیشتیمانێک کۆمان دەکاتەوە کە دینێک ئەو فەرمانەم پێدەکا کە لێبوردەیم هەبێ لێخۆشببوونم هەبێ دەبێ مقابلەکە کاتێک کە قسەیەکی کرد تێ بگەێنم ئەگەر تێ نەگەیشتووە ئەوانە هەمووی ڕێگە و ڕێسای ئاینە. دوایەوە شتێکی تر هەیە ئەم کوردستانە لێمان دیار بێ جوانتر ئەو راپۆرتانەی کەوا لە نێو شوێنە مەحفەلە نێو دەوڵەتەکان باسی لێوە دەکەن شانازی بە پێکەوەژیانی ئاینی لە کوردستانە دەکرێت. ئەو مەحافلانەی کەوا باسی پێکەوە ژیان دەکرێت باسی هەرێمی کوردستانی تایە. ئەوەش جێ شانازیە و دەبێ هەمومان ئەگەر ڕوحی خۆمانیش داناوە نەهێلیم بە قسەی کەسێک و بە پەیجێک و بە دروشمی کەسێک حتا لە بەرپرسیارەتیش بێ ئەگەر قسەیەکی کرد ئەو قسەیە وابوو کە مقابلەکە دڵی پێ ئازار بووە بێ هەموو ئەوانەی کەوا ئاهلی حکمەتن ئەوانەی کەوا کاربەدەستن زوو مەسەلەکە کۆتایی پێ بهێنن لە قازانجی هەرێمەکەمانە لە قازانجی کوردستانە لە قازانجی پەیڕەوی ئاینەکانە خوای ئێمەش و ئەو پرەنسیپانێشی کە لەگەڵ ئاینەکانە ئێمە یەکەگرێنەوە هەمومان بۆ ئەوە هانەدا کە برایەتی کە مرۆڤایەتی کە هاونیشتیمانی هەمومان دەبێت چەترێ بێ کۆمان بکاتەوە یەکتر قبول بکەین تا هەنگاوی گەورەتر بنین بۆ شتی گەورەتر. زۆر سپاس بەو قسە جوانانەت کە بێگومان تعبیرێکی زۆر واقعی زۆر منطقی و زۆر بە پرەنسیپیشە بۆ هەموو پێکهاتەکان پێکهاتە ئاینیەکان بە تایبەت بە هیوادارم سەرنجی تو بۆ ڕای گشتی گەشت بێ. برێس شێخ ئیبراهیم بەرزنجی ئالیکاری پشکنەری گشتی لە وەزارەتە ئەوقاف یا حکوومەتە هەرێما کوردستانی لە سلێمانی گەلمە بووی. بهیڤیا ڕۆژێکە خۆش.